ساڵتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. لەو چوارچێوەیەشدا ئەمڕۆ هەینی دەنگدانی تایبەت لە عێراق و هەرێمی کوردستان تا ئێستاش بەردەوامە و بەڕێوە دەچێت بۆ قسەکردن لەسەر بارودۆخی دەنگدانی تایبەت و هاوکات بەڕێوەچوونی پرۆسەکە بەگشتی و ئامادەکاری و سەرپەرشتیکردنی پرۆسەکە لەلایەن چاودێران و هاوکات کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە میوانداری بەڕێز هەڵشۆ عەبدولفەتاح شارەزای کاروباری هەڵبژاردنمان کردو. ساوت لەبێ کاگەڕێز دەمێت بزانم ئەوەندەی لە بەیانیەوە چاودێریتان کردوێ پرۆسەکە بەگشتی چۆن دەبینن. بەڵێ دیارە ئەوەی کە ئێمە لە بەیانیشی زۆر لە ناوەندەکانی دەنگدانەوە لە ڕێگەی تیمێکی ڕاهێنراوی چاودێری لە چوارچێوەی شەبەکەی سوفەرای حوڕیەیە پاڵێزانی ئازادی چاودێری هەردوو پرۆسەی هەڵبژاردننی تایبەت و گشتیەکەین. ئەوەی کە لە بەیانیەوەیە لە کاتژمێر 7ەوە ئەتوانم بڵێم زۆرینەی هەرە زۆری ناوەندەکانی دەنگدان کە تایبەت کرابوون بە دەنگدانی تایبەتی دەنگدانی تایبەت کراونەتەوە بەڕووی دەنگدەرانە و چەند وێزگەیەکە بووە کە جیازەکەی لە کاتژمێر 7 ئیشی نەکردووە و جیازەکانی عاتڵ بوون پاش 30 خولەک یا 35 خولەک ماکسیمەم تاوەکو 45 خولەک توانراوە ئەوانی چارەسەر بکرێت و پرۆسەی دەنگدان بەردەوامی هەبێت بەپێ ئەو تعلیماتانەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن دەری کردووە کە لەسەر و هەمویانەوە ئەوەیە لە دەنگدانی تایبەتە تەنها کارتی بایۆمەتری بەکاردێ نەگا هیچ کارتێکی تر کە کارتی کوردمەوداد یەکێکی ترە لەو کارتانێک کە بۆ دەنگدانی گشتی بەکارێ بەڵام لە دەنگانی تایبەتە بەکار نایەت. بۆیە پرۆسەکە بەگشتی تا ڕادەیەک ئەوەی هەتاوەکو ئێستا هەیە باش بەڕێوە چووە قەرەباڵغی و زەخت لەسەر کۆمەڵێک ناوەند و وێستگەی دەنگدانە هەبووە تا ڕادەیەک لیژنەی ئەمنی پاراستنی ناوەند و وێستگەکانی دەنگدان و کارمەندانی کۆمیسیۆن توانی ویانە کۆنتڕۆڵی ئەم بابەتانشکەن. ئەوەی کە ماوە نقطەیەکی زۆر گرنگە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن ئەگەر پێڕابگات ئەویشەوەیە تەرکیز کاتە سەر و ناوەندانی کاتاو سەر ڕێژەیەکی زۆری دەنگدەری ماوە تا چەند ئایا فریا ئەکەوێت ئەو ڕێژەیە دەنگ بایاخودنا چکە گەر بێت و دەنگدەرێک لە بەردەگا وەستا بێت بەهۆی کەمی کاتەوە نەتوانێت دەنگ بە ئەمە ناحەقیەکەوە پێشێلکاریەکە بەرامبەر بە دەنگدەرکەمە پرۆسەیەکە گرنگە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکەی ئەتوانم بڵێم زۆرینەی هەڵبژاردنەکان لە هەڵبژاردننی هەم تایبەت هەم گشتی ئەو وەک دەڵێن پاڵێن و پاڵە پەستویە لە سەرەتاوە دروست دەبێت. زۆر جار ئەمە کاریگەری لەسەر دەنگدانی بەشێک لە دەنگدەران دروست دەکات. کۆمیسیۆن تا ئێستا بۆ پێتانەوەی بۆچی نەیتوانیوە ئەم گرفتە چارەسەر بکات، بۆچی ئەمە هەمیشە دووبارە دەبێتەوە؟ بەڵێ لە ڕاستی ئەگەرێمە بەراوردی نێوان ئەم هەڵبژاردن و دوایین هەڵبژاردنی عێراقین کە لە 2018 لە 12 ئەنجام درا تا ڕادەیەک توانرا بوو ئەو گرفتە کەمتر بکرێتەوە نەکات چارەسەر بکرێت. ئەم ڕۆژ ئیستیحام و زەخت دەبوو لەسەر وێزگەکانی دەنگدان ناوەندەکانی دەنگدان بەڵام باشتر تەنزیم کرا باشتر ئیدارە دراوە. بەڵام نقطەی ئەساسیەوەی کە لەبەر ئەوەی سیفات و سروشتی دەنگدانی تایبەتەوەیە کە هەموو دەنگدەرەکانی لە یەکە و هێزە سەربازەکانە کۆبوونەتەوە بە یەکەوە چن بۆ دەنگدان و جیاجیا کراونەتەوە تەسنیف کراون کەی چێت تا لە چ کاتێکا چێت. گرنگە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن بە بۆچوونی ئێمە وەکو چاودێرانی پرۆسەکە ئەو وێزگانی کە بۆ وێزگای دەنگانی تایبەت تەرخانەکرێت ڕێژەی دەنگانیان تیا کەمتر کاتەوە. ئەگەر لە ڕابردووە 400 دەنگ دەرتیا بووە 300 دەنگتیا بووە 350 بێت ئەم ڕێژەیە دابەزێنێ بۆی ئەو زەختە کەمتر بێتەوە و ناوەندەکانی دەنگدان فراوانتر بکات. چونکە ئێستا سەرباریەوەی کە وەکوتم بەراورد بە هەڵبژاردنەکەی ڕابردوو هەنگاوی باش بوو و پرۆسەکە هەتاوە ئێستاشی لەگەڵا بێت تەنها چەند سەرنجێکی بچووکە بوو کە ئێمە لە راپۆرتی سەرلەبەیانی ئاماژەمان پیا و وڵاومان کردوێتەوە لەسەر هاستی عێراق. بەڵام دوجار ئەم خەلەلە وردانە هەیە کە گرنگە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن بۆ دەنگدانە گشتەکە سوودی لێوەربگرێت و ئەم کلێن و کەم و کوڕیانەش نێڵێت. زۆر باشە دەمێت بسمەلای پەیامبەرمان هەوراز ئەحمەد لە سلێمانیەوە بۆی دوایین زانیاریەکانمان لە سلێمانیەوە بگوازێتەوە. هەوراز سڵاو لەبێ هێشتا دەنگدانی تایبەت بەردەوام دەمەوێت دوایین زانیاریەکان. ڕاوێر سڵاوتان لەبێ دیارە نیو کاتژمێر ئەتوانم بڵێم کەمتریشی ماوە بۆ تەواوبوونی ئەو وادەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دیاری کردووە بۆ کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی تایبەت لە سەرتاسەری عێراقدا و بە پێوتەی کۆمیسیۆن لە کاتژمێر 6 تەواو پرۆسەی دەنگدان لە ناوەندەکانی دەنگداندا دەوەستێت
دیارە تاوەکو ئێستا ئەوەی لە پشتی منەوە دەبینرێت ژمارەیەک لە دەنگدەرانی تایبەتن کە هاتوون بۆ ئەوەی دەنگ بدەن بەڵام تاوەکو ئێستا نەیانتوانیوە بچنە ژوورەوە دەنگی خۆیان بدەن چونکە پرۆسەکە هەر لە بەیانیەوەکەوە سستیەکی بەخۆ بینی و ئێستاش ئەوە دەبینرێت هێشتا لە ناو ناوەندەکانی دەنگداندا هاوڵاتیان و دەنگدەران نەیانتوانیوە دەنگی خوان بدەن دیارە لەم بنکەی کە منی لێم بەپێی ئاماری نافەرمی ئەوەی دەستی من کەوتووە نزیکەی لە 16 بۆ 65 کەس هاتوون لە 16 بۆ 65 دەنگ دراوە لە کۆی 2250 کەس دیارە لێرەدا مافی دەنگدانی هەبووە دیارە ئەوەش ڕوونە کە ئەو کەسانەی کە دەنگیان نەداوە و کارتەکانیان تایبەتە و لە سەری نووسراوە دیارە کارتی تایبەت لە دەنگدانی گشتیدا مافی دەنگدانیان نابێت و بەجۆرە لە ژێرەکان مافی دەنگدانیان دەفەوتێت تەنها ئەمڕۆ مافی دەنگدانیان هەیە دیارە ژمارەیەکی بەرچاو لە دەنگدەرانی تایبەت باز دەکرێت هەلی بەشداریکردنیان لە پرۆسەی دەنگدان لەدەستداوە تاوەکو ئێستاش لە ناو ناوەندەکانی دەنگدان کە لێرەدا لە بنکەی غەفور شاشڵەیین ئێمە ناوەندەکانی دەنگدان هێشتا ژمارەیەک لە دەنگدەری تێدا ماوە چاوەڕوانی ئەوە دەکەن کە سەرایان بێت و بێنە ژوورەوە بۆ ئەوەی بتوانن بەشداری لە پرۆسەی دەنگداندا بکەن و چاوەڕوان دەکرێت کە لە کاتژمێر 6 تەواو بنکەکان و وێزگەکانی دەنگدان بەڕووی دەنگدەرانداندا بخرێت لە ئێستا ئێمە چاوەڕوانی ئەوەن کە لە کاتژمێرەکانی کۆتایی نزیک بوونێتەوە بۆ ئەوەی بزانرێت لە کاتی خۆیدا ناوەندەکاندا دەخرێت هاوکات چارەنووسی ئەو کەسانەی کە لە نیانتوانێت تاوەکو ئەو کاتە دەنگ بدەن چی لێ دێت ڕاوێر ئەمە زانیاریەکانە دێمە لای تۆگە پرسیارێکتەیە بە فەرمی ئامارێک ژمارەیەک هەیە بۆ کەسانی کە ئێستا نیانتوانیوە دەنگ بدەن وەکو پێشتر ئاماژەم پێکرد دیارە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە کاتژمێر 12 نیوەڕۆ و لە 6 ئێوارە لە کۆتای پرۆسەکەدا واتە لە نیوەی پرۆسەکەی لە کۆتای پرۆسەکەدا ئاماری فەرمی بڵاو دەکاتەوە بەڵام ئەو ئامارەی کە دەستی من کەوتووە لەم بنکەیە لە 16 بۆ 65 تێنەپاڕاندووە ڕێژەی دەنگدان کە کۆی ئەو کەسانی مافی دەنگدانیان هەبووە لێرەدا 2250 مافی دەنگدانیان هەبووە زۆر باشە دەمەوێت هەندێک لە دیمەنەکانم بۆ بگوازیتەوە بۆی ڕاستە خۆ بەشێک لەو دیمەنانە ببینین کە لەو بنکەیە تۆیلیت زۆر باشە پێشەوەی بگەڕێمەوە لای پەیامنێرمان هەوراس دێمە لای میوانەکەم لە ستۆدیۆ کاگەڵشۆ دەمەوێت بزانم ئەو ڕێژەیە کە ئێستا لە کاتژمێر 4 دوای نیوەڕۆ کۆمیسیۆن ئاماژەی پێکرد تا چەند جێگەی تمۆحی کۆمیسیۆن و چاودێرانیش بە هەڵبەت مەبەستم لە ڕێژەی بەشداریەکە لە خوار لە سەدا چلەوە بوو بەگشتی لە هەرێمی کوردستان بەڵێ دیارە ئەو ڕێژەیە ناکرێت ئەتیمادی لەسەر بکرێەوە بێت چاوەڕێی ڕێژەی کۆتایی بین کە تا کاتژمێر 6 و لەسەر و هەمووشیانەوە پرۆسەی هەڵبژاردننی دەنگانی تایبەت لەبەرەوەی وەکوتم لە چوارچەوەی موەسسات و مەنزومەی حکومەت و دەوڵەتان ئاسانتر تەوجیهەکرێن وەکو لە دەنگدانە گشتەکە وەخواز بۆ بەشداری لەناو ئەمانە زیاترە بۆیە ئەمە وەکو بینای زۆر لەسەر ناکرێت بەڵکو وەکو عمومیاتێت بەڵام ئەو ڕێژەی کە هەیە لە ناوەندێک و ناوەندێک کە ئەگۆڕێ بەشێک لە ناوەندەکان وەکو خاتو هەوراز ئاماژەی پیان لەسەر و لەسەر 60 یاخود بەشێک لە ناوەندەکانی تر کە تایبەت ئەمە لە دهۆک و لە کەمپەکانە بوونی هەبووە کە ڕێژەی دەنگدان تا ڕادەیەک زۆر کەم بووە لە سایە 40 یاخود کەمتر لە سایە 40 بووە ئێمە چاوەڕێی کاتژمێر 6 بزانین ڕێژەی دەنگدان باشاتە چەند کۆمیسیۆن پێشتر ئاماژەی بۆ کرد کە لەو کاتێک کە بۆی دیاری کراوە تەواوی ئامێرەکان دەوەستن و بە هیچ جۆرێک کاتی دەنگدان درێژ ناکرێتەوە بەڵام دەگوترێت کە ئەگەر هەیە کاتەکە درێژ بکرێتەوە هیچ زانیاریی نوێ لەسەر ئەوە هەیە ئێوە دەزانن ئەگەر درێژ بێتەوە چەندێک درێژ دەبێتەوە بەڵێ لە ڕاستیا بابەتی درێژکردنەوەی کاتی دەنگدان هیچ بنەمایەکی نیەوەی هەتاوەکو ئێستاشی لەگەڵابێت تەنها مەگەر قسەی خەڵکێک یاخود دەنگۆیەک بێننەوە ئەگەرنا ئەو جیازانە کە بەرمەجە کراون لە کاتژمێر 7 بەیانی کار بکات بۆ کاتژمێر 6 ئێوارە 6 و 1 دقیقە هیچ کاتێک وەرناگرێەوە کار ناکات من نمونەیەکی
خۆن پێ بڵێم لێچێک لە ناوەندەکانی دەنگدانە کە جیازەکە ئەوە کاژمێر سعات 12 راپۆرتی بە ڕێک ڕاستەوخۆ لە سعات 12 بە دقیقی بەبێ دواکەوتنی هیچ تەنانەت سانەیەکیش لە کاژمێر 12 ڕێکە راپۆرتی خۆی یاواتە ئەبێت هەموو ئەو جیازانی کە بۆ بەڕێوچوونی پرۆسەکەیە کە جیازی تەحقق و جیازی تەسیعی نەتایجەکە و دوو جیازەیە دەنگی پێ تا چی دەکرێتەوە و دەنگی پێ ئەدرێت هەردوو جیازەکە بێ بۆ سێشەوە هیچ دەنگێکی کە لە دوای سپاس عەبدولفتاح سپاس کە لێرە میوانانی بەڕێز دەچمە دهۆک لای میوانەکەم بەڕێز حەمدی بەرواری چاودێری هەڵبژاردنەکانە حەمدی ئەگەر گوێت لە دەنگی من بێت سڵاوت لێ بێ و ئەم کاتت باش دەمەوێت بزانم بەپێی ئەو ئامارەی کە کۆمیسیۆن بڵاوی کردوتەوە کاتژمێر 4 دوانیوە ڕۆی ئەمڕۆ ڕێژەی بەشداری لە دهۆک بەگشتی بەراورد بە شارەکانی تری هەرێمی کوردستان دەنگدانی تایبەت لەوێ ڕێژەی بەشداری زۆر کەمتر بووە پێتان وایە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە دەمەوێت سەرنج و بۆچوونی تۆی لەبارەوە بزانم فەرموو. زۆر سپاس دەمێتە باشتر ئەم وەک ڕێکخراو مافی مروی هەفتاری لەگەل تۆڕە ڕۆژ چاودێریاوە و هەڵبژاردن تایبەت و یا گشتیژی دەکەین سەرانسەری عێراقی پتری 3000 چاودێرمانە پارێزگەها دهۆکێکی نزیکی 125 چاودێرمانە طبعا نەبرکە سپێدێ سعات دەمژمێر 7 سپێدێ دەست چاودێرێمە دەست کارە خۆ کردیە و دابەش بووینە سەر پتریا بنگەهن دەنگدانێ ڕاستی ئەگەر وەکی مەدیتی کو ئەف جارە احتمال ئەمچین بژین کو جیاوازی لەگەل هەڵبژاردنێ چون احتمال هەندێک جیاوازی هەبوو باشترە حتا ڕێکخستنە یا ئەمچین بژین یا هەندێک بنگەهن ئەبتمە چاودێری کردی باشە هەندێک ئەمچین بکەم و کاسی هەبوون شلایەنێ کۆمیسیۆنی و ئەو بکو هەندێک بنگەها ڕاستی حتا بنگه املاک و بنگه آماده شالین حتی 7 چاریکه جهاز درگه برانبری دنگدار نهاد بود کردی اوجی بر هندک جهازا آرشت دهبون طبعا اگر مساحه که الوری دنگدنا یا همچنین بجین کوان هزن تایبت هزن عسکری اول وری پراستی تایبتی بی بنگهی پتری نزدیکی 85 ساده هندک بنگه جی پراستی امد بغدادی سر نوتجی ده هندک بنگه بن حشته ده يعني جوازيه كهيج بنجهش بنجه فرقه بس من بغدادي كو في بنجه بيقف كي براسي يعني دنجدر ناهن كو دنجي خبدن يعني كو تقريبا يمشي بيجي ديماي هاتي بالنسبه دنجدر اوارا براسي حتى نيبرجي حتى دمجمير سي وارجي قالك بنجهن وانا كو تشابدرن ما بيزاين داينما رجكا قالك كان نزمبو ابجي احتمال كانت اجرك بنوا اجر احتمال هي او اور الفيرينن انجل جهه كدينا طبعا اكيد ديبچونه يا كوميسيون سربي چنده هبيت يا بوچي رجا دنگدرن اواره گلکانزمه پراستی کتیبینی سرکی یا کومه و تورا روش دیتی عندك بنجها براستي امشين بيجين كو دعاية انتخابي نزيكي مراكز هابون تشتي شانيا سركيتر كمال برچاو ديتي جهاز خواندن دنگا پراستی و هند جارا جهازی وقتی ورقه اختراعی ند خواند برچه احتمال اوی دنگ داری دو همچین بشین که بنگهی دست نشان کردن احتمال دو دایر انتخابی دست نشان کردن ولی اگر دو دایر انتخابی دست نشان کردن ورقه اختراعی ناخین دیدن وقتی ورقه اختراعی ناخین تصریح انتخابی نامی کن او ورقه در کبی دو ورقه تبدیل کرد في حالة ديزاين كوي دنگي خدا يكيش كانديديان كيش لاين سياسي اول ويري اكيد خرقه قانونيه دجي هالبجارتين ياسا هالبجارتين انتخابه او شيء هيك شويه كوفيد صريح انتخابه بتفارسني يا دنگدري الفيري بتويه كوميسيون هالبجارتنا في خالي شارشات كان او ما وكمي كاستابو دنگدان ما تو كوميسيوني بالا سر بخو بجارتنا كان دەتوانێت لەو ماوە دیاریکراوەدا کۆتایی بۆ گرفت و کێشانە بێنێت کە هەیە بە تایبەت کە بەشێکی زۆر لە دەنگدەرانی تایبەت هێشتا ناتوانن دەنگ بدەن و بەشداری بکەن ئەوەش بۆی بەشێک لە ئەو کۆمکورتیانەی کە لە بنکەکان دروست بووە راسته هندك جهاز مثلا احتمال هي بطاقه ندخان احتمال بصموي ندخان اول بيري اريشن بيتويه اسبارنا كم كوميسيون تكراري في وان ده 20 دقيقه به اريشي شاركت بس شت شاركتن بو كنجي بو روجه هالبجارتنا يا گشتيك او جي ده بيتويه اف كيموكاسينا بندقف
افریقا انجام هاتینا انجام دان آن هاتینا ریدان پتریال روجا دنگدان گشتی کمیسیون حل بجارتنا وان آریشا چهار سرکتون نهلیتن و آریشا پیدا امتحاد بتی پراستی سریا الانتخاب سریا اختراع او شامیا گرنتر کما وقت لوک چابدیر و حق اگر حق هر دنگ درک دنگی خوب دادن آیا اگر دنگی بسامای نخواند آنکو کارتاوی نخواند اول بری اگر که کمیسیون به پرسیاره پتریال کمیسیون وان آریشا چهار کتن حتی اف همی دنگ در چه گیتا موافقو انجام دادن یا شامیا گرنتر او آماجه ما فکری تو وقتی و ورقه اختراع نه تا خواندنی در کبیتن دی ورقه تبادل کردنش برچه ابدل بری دیار بیتن کوی دنگی خود کیشلا یعنی سیاسی ابد بری سریا اختراع بهتا پیشیل کردن ابد طبعا وقت توراروش هم وید راپورت خوی دا آماجه پکی وان خاله اف خاله نویدی که ما راپورت کا تایبت بید بروجا دنگدانی و تایبت راپورت کا دی یا بروجا گشتی و هر وسط راپورت کا گشتی هبیتن بدین همیلان تایبتی کمیسیون و همیلان اندیجی زۆر سپاس بەڕێز حەمدی بەرواری چاودێری هەڵبژاردنەکان سپاس کە لە تۆکەوە لەگەڵم بوویت دەچمە هەولێرمان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت هەژار سڵاوت لێبێ ئەم کاتت باش پرۆسەی دەنگدانی تایبەت لە هەولێر بەردەوامە چۆن بڕێوە دەچێت وردەکاری و زانیاری نوێ چی هەیە ڕاڤێر سڵاو لە تۆ و لە بیرێنانی شارپێس لە خولەکانی کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی تایبەت نزیک دەبینەوە ئێستا لە بنکەی ئزداندۆخت ئەو بنکەی ملیم نزیکەی لە سەدا 95 بەشداروان دەنگیاندایە ئەوانەی کە مافی دەنگدانی هەبوو دەنگدانی تایبەت و تا نیۆڕۆ هەولێر 35 و بەڵام بەجۆرە زانیاری دەستی مەکەتەوە لە 70 بەرز بۆتەوە ڕێژەکە بە شێوەیەکی گشتی لە شاری هەولێر بەڵام ئەوەی کە دەمەوێت تێبینی سەرنج قسەی لەسەری بکەمەوەیە کە ئەو بنکەی یەکێک لە بنکەکانی کە تایبەت بۆ بە دەنگدانی ئاوەرەکان تەنها 40 کەس توانێتی دەنگدا و هۆکارەکەشی ئەو بکە ناویان نەگەڕاوەتەوە جگە لەمە دەمەوێت بازەوە بکەم کە ژمارەیەکی زۆر لەم بنکەیە ژن دەنگیانداوە یعنی ئەمە تایبەت بە هێزەکانی هێزە سەکدارەکان هێزەکانی ناوخۆ ئاسایش پۆلیس زێرفانی ژن دەنگیانداوە ژنێکی زۆر بەرچاو دەبینران و جارجار بە شێوەیەکی خێزانیش دەبینران یعنی دیار بوون بەڵام ئەویان باس کرد کە ئەوان لە هێزەکانی ناوخۆ وا بڕیارە کاتژمێر شش لەگەڵ داخستنی ئەم با بڵین کۆتایی هاتی پرۆسەکە لێرە یەک وێستگا بەدەست دەنگەکان زیاد بکەنەوە هاوتای بکەن لەگەڵ ئەو سیستەمە ئەلکترۆنیە ئەگەر وەکو یەک بوو ئەوە دەتوانرێت ئەوانتی دیکە با بڵین زۆر باش هەژار دەمەوێتزانم ئەوە بزانم کە ئێستا تۆ ئاماژەت بۆ کرد کە لەو بنکەیە کەس دەنگیراوە دەمەوێت بزانم لەبەرەوە پێویست بوو لەو بنکەیە چەند کەس دەگمەریان چەند کەس مافی دەنگدانی هەبوو لەو بنکەیە 200 کەس مافی دەنگدانی هەبووە لەو بنکەی کە من ئاماژەم بۆ کرد بەڵام وەکو باسم کرد تەنها 40 کەس توانێتی دەنگدا ئەمە کە جیاوازیشی زۆری هەیە هەر دەمویست ئەوە تەواو بکەم لەگەڵ کۆتایی هاتنی پرۆسەکە یەک وێستگا بە دەست دەنگەکان زیاد دەکرێتەوە ئەگەر دەنگەکان هاوتا بوو لەگەڵ ئامێرە ئەلکترۆنیکان و وێستگەکانی دیکە بەدەست زیان ناکرێتەوە ئەمە کە باڵێن بوو لەو وێستگانە یەخ ئەو زانیارەیە کە پێویست بزانێت بۆ دەبێت ئەوەش بۆش بکەم بۆ هەڵبژاردننی پرۆسی دەنگدانی تایبەت ئەمڕۆ کە زۆرترین چاودێر لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هەبووە ئەویش 1500 دەنگ بووە من ئێستا دەچمە لای بەڕێوەری بنکەکە دیدار تحسین دەمێ پێ بڵێم قسەماوکە کاک دیدار هەر بە شێوەیەکی ڕاستەخۆ لە غەڵتین هەرچێتە تەلەفۆن شەکە بەس دەبێنەوە وەڵامی ئەومام دێوە دەمێ سیاری ئەومە دەجۆگەوە پرۆسەکەم ڕۆ بە شێوەیەکی چۆن لێرە بەڕێوە زۆر باش بوو بە شێوەیەکی گشتی زۆر باش بوو یعنی هیچ شکال و شتیالەمان نەبوو بە شێوەیەکی گشتی ئایبنەوە ئەی ڕێژەکە گەیشتوتە 95 بەێ 95 ئاهات نزیکە 95 لەو دۆر بەیانەیە سەرتا توزە قەڵەواڵغی و بەریەکەوتن گژی دروست بوو لە نێوان دەنگدران ئەمە هۆکارەکەی ئەو هۆکارەکەی ئەوانە ئەو تایبەت بوون دەشتی نینەوای بوون هۆکارەکەی ئەوەی بوو هەمووی بە کۆستەر بێک و هات بوون
بەیکۆ هاتون کە هاتن یەکسەر هاتنە ناو بنکەی ئەو بوو هۆکارەکەی بوو هەم بێکۆ لە ئیزدیحامێک دروست بوو لە وێزگەکان ئەو تەنها ئەو هۆکارەکەی بوو ئەگەر هیچ هۆکار ئەی دوای چوو سەرسەرتا والله بە هەوڵی جەماعەتی شورتە و ئاسایشەکان ڕێزکردنەکانمان یعنی بە تەواوەتیەوە کرد و یعنی بە پاژماندنێکی زۆر ڕێتوانیمان هەم زۆر باشە چاوتان لەسەر شارپرێز بێت لە پاش کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی تایبەت لەگەڵ شارپرێز بمێنەوە تەواوی وردەکاری و زانیاریەکان هەم لە کاتی دەنگدان هەم دوای کۆتایی هاتنی دەنگدان لە شارپرێسەوە بۆ ئێوە دەگوازینەوە تاو کاتە هەشار بنخواتان لەگەڵ بێت.